ڕێزم هەموو کەسێک بەرپرسایەتی خۆی ئەبێ دەرببڕێت لە ماڵی خۆتەوە سیرکە کە لە ماڵی خۆتەوە بەرپرسایەتی وەرگرت کە چوویتە دەریەوەی ماڵی شەوانێ چوویتە دەشتێک چوویتە ناو گژوگیایەکوانێ ئەبێ احترامی لێ ڕابگەی کە جگەرە خۆربی جگەرەکە فڕێنێتە خوارەوە ئەو پاوەن و پووسوشتە ماڵی میلەتە ماڵی من نییە هەر بە تاقی ناداینم پێویستەکە ڕێزی ئەو شوێنانە بگرین پێویستەکە ڕێزە وڵاتەکەمان بگرین کە تۆ ئەوە کرد بەرپرسیارەتیەتە ملی خۆ و شتێکی جوان نیە بۆ تۆ کە ئەوە بکەیت هەر کەس ئەبێ لە خۆیەوە دەست پێ بکە کە ئەو بەرپرسیارەتیە وەربگرێت احتفاظ بەو شوێنی خۆی بکە کە ئاچێت بۆ ئیسراحەتێک من خۆم و ماڵ ماڵمەتینە دەرەوە ئیسراحەتێک وەربگرین بۆی خەڵوزێکەوە پوشکە خەڵوز بکەوێتە خوارەوانە عەرزەکە بسووتێ ئەو ناوە لە پێناوی چییە بۆ ڕێزدە شوێنەکە نەگریت ئاگاداری بکەم هەر کە شوێنی خۆیەوانێ پەیوەندی بکە بە مساعدەی و شارەکە و بکەوی ئەو پاوەن و گیاوشتە بکەی کە نەسووتێت زەرێک لە وڵاتەکەەوە نیت ئەو کەسانە بەرپرسیارەتی وەرناگرن کە ئاگان لە کەس نییە من لە مەسلحەتی خۆی نەبێت پەیوەندی بە هیچ کەسێکەوە نییە ئاگای لە کەس نییە ئەبێ من ئاگام لە هەموو چواردۆرەکەی خۆم بێت هەردوو قسە ئاگام لە چواردۆری خۆم بێت بەرپرسیارەتی خۆشم وەرەگرم